سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا سیاسەتی برسیکردنی حکوومەتی عراقی بەرامبەر بە خەڵکی کورد وەستاند و وای کرد کە کریزی نێوماڵی کورد جارێکی دیکە لە بەرامبەر بەغدادا بێتە هۆکاری دەستەبەرکردنی ماف و شایستەکانی هەرێمی کوردستان، بەڵام تا چەندەم یەکریزی دەتوانێت بەردەوام بێت و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەردەوامی پێشێلکاریەکان و لایەن بەغداوە تا چەندە کاریگەریان لەسەر داهاتوێن پەیوەندیانە دەبێت. من میوانێکم لەگەڵا لە سەدوێ لەگەڵ بەڕێزیان زیاتر لەم بارەوە قسە دەکەم. محەممەد سعدەدین ئیلخانی ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێت. ڕۆژی پێنجشەممە سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ شاندێکی باڵای حکوومەت سەردانی بەغدایان کردەوە بووکەیتر بڕیار لەسەر ناردنی بڕێک لەو پارەیە کە شایستەی هەرێمی کوردستانە درا. پێتان وایە ئەم هەوڵانە تا چەندە کاریگەریان لەسەر هەڵوێستی حکوومەتی عراق بەرامبەر بە هەرێمی کوردستان دەبێت، بەتایبەت یەک دەستبوون و یەک ڕیزبوونی نێوماڵی کورد؟ بڵێ سپاسان دەکەین. ئەمە هەنگاوێکی زۆر مەزن و هەنگاوێکی زۆر گەورە بوو و هەنگاوێکی گرنگ بوو، چونکە جددیەتی سەرۆکوەزیرانی کوردستان و حکوومەت و ئەو حزبە سیاسیانەی کە تشکیلی حکوومەتی هەرێمیان کوردستانیان کردووە، ئەم جددیەتەی نیشانی ڕایگشتی نێودەوڵەتی نیشانی بەغداشیدا کە ئێمە سوورین لەسەرەوەی کە پێویستە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و مافەڕەواکان ئەوانەی کە لە دەستور سەسپێنراون پێویستە جێبەجێ بکرێت، بە تایبەتی لە سەرەتاکانی 2014 هەتا ئێستا نزیکەی 10 ساڵە ئەم کێشەمان هەیە لەگەڵ بەغدا. ئەو حکوومەتانەی کە لە بەغدا بوون ئەمە دەزانی هەمویان بە هەمان ذهنیەت و عەقلیەتی سیاسی کار دەکەن. ئەم جارەیان ئەم کابینەیە سوور بوو لەسەرەوەی کە پێویست بوو لە چوارچێوەی دەستوری عێراق و ئەوەی کە مافی خۆمانە لە عێراق دەستبەکرد بکەین، بەڵام لەبەر هەندێک پێشهاتەی سیاسی کە لە عێراق ڕوویدا لە سەرەتای دامەزراندنی ئەو کابینەیە ئەو فەوزەیە کە لە بەغدا بوو خۆپیشاندان بوو، هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام درا و پاشان پەتای کۆرۆنا هات. بەڵام لە ئێستادا بینیمان کە ئەم حکوومەتی سوودانی کە دووبارە ئەو حکوومەتە تشکیل کرا و هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام درا، سەرکردایەتی سیاسی کوردستانی پاش ئەوەی لە ڕووی سیاسیەوە بەشداری حکوومەتی کرد. ئەم هەنگاوە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی لە ساڵانی ڕابردووە خولەکانی ڕابردوو ئەم هەڵەیە دووبارە نەکرێتەوە و حکوومەتی هەرێم جددیەتی خۆی نیشاندا. خاڵێکی سەرەکیش یەکگرتووی لایەنە سیاسی کوردستانیەکان لەم مەسەلەیە زۆر گرنگ بوو، چۆن ئێمە ئەنجامێکی زۆر باشمان جێبەجێ کرد لەم یەکگرتووە کە هەموو هێزە سیاسیەکان بە هێزەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن توانیان لەوێندەر ئەم مافانە دەست بەدەخێر بکەین. لە داهاتووشدا لە هەنگاوەکانی داهاتوودا لە کێشە هەڵواساوەکانی دیکە جگە لە داراییەکان دەتوانین ئێمە عێراق ئەو درزەی کە لە نێو ماڵی کووردا بێت هەر کاتێک کە هەبێت بە دەرفەتی وەرەگرێت بۆ ئەوی کە فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکات. بینیمان کە لە ڕابردوودا یەکگرتووی هێزە کوردەکان گەورەترین ڕژێمی پێشووی عێراقی ڕۆخاند. یعنی ئەم دەستکەوتانە بۆچی کەڵکی وەکو دەرفەت هەرێمی کوردستان بەکاری ناهێنێت؟ خۆی دەگوترێت کە هەرێمی کوردستان بێشەکە لە عێراق، بەڵام ئەمە بمانەوێت نەمانەوێت. حکوومەتی عێراق بە هیچ جۆرێک سەیری هەرێمی کوردستان ناکە وەکو شارێک لە شارەکانی خۆی. ڕاستە ئێمە لە چوارچێوەی سنووری ئیداری هەرێمی کوردستانی، بەڵام ئێمە قوارەیەکی سیاسی منەظەمین لە هەمان کاتدا منافسین، یعنی لایەنێکی سیاسی قوارەیەکی ڕکابەرە لە ساحەی سیاسی عێراقی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە بە مەجبوری ئەوەی ئێمە کە لە عێراقین لە چوارچێوەی دەستور ئەم شێوازە مامەڵەمان لەگەڵ دەکەن، بەڵام ئێمە لە ئێستادا هەم لە حکوومەتی خۆمان حکوومەتی عێراق و هەم لە دراوسێمان بەو شێوازە مامەڵەمان لەگەڵ دەکەن. بۆیە ئێمە پێویستە بۆ لە بچووکترین دەرفەت و بۆشایی یاسایی بۆشایی سیاسی دەگەڕێن بۆ ئەوەی ئەم قوارەیە لاواز بکەن. ئێمە چۆن دەتوانین ڕوبەڕووی ئەم بینەوە لە دوو حالەت؟ یەکەم ئیرادەی سیاسیمان بەهێز بیت کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان حکوومەتەکەی ئیرادەی سیاسی بەهێزیان هەیە، دووهەمیش پێویستە ناو خۆیمان ڕێک بخەین و یەکگرتوو بین کە ئەم جارە ئێمە توانیمان هەردووچیان جێبەجێ بکەین. باشە بەڕێزت پێشتر لە لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بوو یاگاداری وردەکاریەکانی پرۆژە یاسای بودجە و چۆنیەتی جێبەجێکردنی هەی لە 12 حوزەیرانی ڕابردوو یاسای بودجە پەسەند کرا، بەڵام بەپێی ڕێککەوتنەکان حکوومەتی عێراق پابەند نەبووە کە جێبەجێ بکات وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری هێناوە. بەڕێزت ئەڵێ کە وەکو شارێک وەکو پارێزگایەکیش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکات. ئەمە تا چەندە پێچەوانەی ڕێککەوتنەکان و پێچەوانەی بنەماکانی فدراڵیەتە لە عێراق؟ ئەمە هەم پێچەوانەی دەستورە هەم پێچەوانەی ئەو ئیتفاقەیە کە لێوانە هەردوو لابووە، بەڵام حکوومەتی عێراق هەتا ئێستا نزیکەی 10 ساڵە پابەندی هیچ ڕێککەوتناوێک نەبووە. لەبەرەوەی حکوومەتەکانی عێراق خاوەن ئیرادەی خۆیان نین، هێزی سیاسی دیکە هەیە، هێزی دەرەکی دیکە هەیە، تەئسیراتی هەیە لەسەر حکوومەتی هەرێم. ئەمەش هەمووی بۆ ئەوەیە کە قوارەکەمان لاواز بیتن. ئێمەش بەرامبەر ئەوەی کە هەتا ئێستا لە نادنی شایستە داراییەکان و لە جێبەجێکردنی
ڕێکەوتنەکان و ئەو تەوەجوهە خراپیان هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێویستە بەرامبەر ئەوە یەکگرتوو خۆمان بەهێزتر بکەین چونکە سەرڕای ئەوەی کە حکوومەتی سوودانی لە ئێستادا جیاوازی هەیە لەگەڵ حکوومەتەکان دیکە و دەبینی سەرکرداتی سیاسی کوردستانی و سەرۆک وەزیران پەیوەندیەکی باشیان هەیە بەڵام ئەویش لە ژێر فشارە بۆیە ئێمە پێویستە بەرامبەر ئەوە یەکگرتوو خۆمان بپارێزین دوو هەمیش دەبوایە بودجە عێراق 100% جێبەجێ بکرێت چونکە هەم حکوومەتی هەرێم پابند لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی پابندی هەموو ئەو خاڵانە بۆ کەرە ڕێکەوتنامەکان هاتووە و هەروها لە وەکو یاسا جێگیر بووە بەڵام بەخۆت هەندەزان عێراق خۆی لە نافەوزادایە ناتوانێت بیتە حکوومەتێکی منەظەم بۆیە ئێمە دەمانەوێن بە زیاترین قازانج و بە کەمترین زەرەر ئێمە لە میحنەتە دەربچین و ئەمەش کە ئەوە بوو کە داوای ینی بە کەمترین شت ئەوەمان توانی کە داوای 800 ملیار بکەین بەرامبەر لەگەڵ ئەم داهاتە ناوخۆینە کە بتوانین ئیدارەی هەرێمی کوردستان بکەین تا سەری ساڵ بۆ ئەوەی بەو ئومێدەین لە سەری ساڵی 2024ەوە بتوانین هەموو شایستەدارایەکەن خۆمان وەربگرین. باش ئێستا هەرێمی کوردستان نەوت ڕادستی بەغدا دەکات و ئەوەی کە بەپێ ڕێکەوتنەکان هەیە داهاتە ناوخۆیەکانیش بۆ بڕێکە دیاری کراوە ڕادستی دەکاتەوە. ئایا بەم بڕەپارەی کە بەغدا نردوویەتی بارگرانی لەسەر هەرێمی کوردستان دروست ناکات بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانی کە لە ناوخۆ هەیەی ئێستا چۆن دەتوانێت ئەمانە جێبەجێ بکات و بەغدا مولزمە کە چی بەرامبەر بە هەرێمی کوردستان بکات؟ بەغدا پێویستە ئەو ڕێژەیە کە دیاری کرا هەمووی بۆ هەرێمی کوردستان بنێریتن بەڵام بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فەرمانبەران ناچار بۆ حکوومەتی هەرێم مەبدەئیەن هەنگاوی یەکەم ئەم ڕێکەوتنە بکاتن و داوای 800 ملیار کردبوو 700 ملیار هات ئەو 700 ملیار بێت بۆ ئەوەی موچە دابین بکرێت لەو سێ مانگەدا حکوومەتی هەرێم و شاندی دانوستان کرد و هێزە سیاسیەکان فشاریان بخەنە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی لە داهاتوودا ئێمە بتوانین هەموو شایستەدارەکانی خۆمان وەرگرین. کێشەیەکی سیاسیمان هەبوو ئێمە لە بەغدا ئەو کێشە سیاسی ئەو لایەنە سیاسیانە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دادەنا و چوونە پەرلەمانی عێراقی لە ئەنجومەی نوێنانی عێراق ئەوان کێشیان لەگەر ئەوان ساحەی سیاسیان بووە حکوومەتی عێراق بەڵام زۆربەی لایەنە سیاسیەکان و ئەندە بە پەرلەمانتارانی کورد مادید لە بەغدا لە جیاتی ئەوەی متابعەی بە دووادا چوونی حکوومەتی عێراق بکە ڕەخنە لە حکوومەتی عێراق بگریتن ئەوانەی هەموو جیا هێشت بوو ئەو خەریک بوو تەنها باسی حکوومەتەکەی خۆی دەکرد تەنها باسی هەرێمی خۆی دەکرد تۆ لە بەغدا بۆ ئەوەی بەرگری لە هەرێمی کوردستان بکەیت ئەگەر دەتەوێت ڕەخنە لە هەرێمی کوردستان بکەیت دەتوانانی بێ پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەو کارە دەتوانانی بکەین بۆیە ئێمە ئەو خاڵەیەمان هەیە خاڵە لاوەزەیە کە ئەویان هەڵخۆستبووە ئەو کێشەیەمان هەبوو کە هەندێک لایەنی سیاسی لە بەغدا ڕکابەری هەرێمی کوردستان دەکرد بەڵام لە هەنگاوەکان داهاتوو پێویستە ئەم یەک ڕێزیە بەردەوام بیتن و خاڵەشی دیکە شێ دەمەی باز بکەم زۆربەی جێەکان جێویستی ئەو ڕستەیە دەبین دەڵێن لەبەر سەرۆک وەزیران و هێزە سیاسیەکان دەستخۆشی لە سوودانی دەکەن کە مافی خۆمانە ڕاستە مافی خۆمانە بەڵام هەتا ئێستا هیچ حکوومەتێکی عێراق بەم شێوازە مامەڵەی نەکردیە لە بۆەوەی لە داهاتوو دە زیاتر مافەکەما وەربگرین ئەم تەوەجوهە هێژبینەمان هەبوو. زۆر باشە بەڕێز محەممەد سعادەدین ئیلخانی ئەنجامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.